کوڕی خۆم نانت خوارد؟ بەرە مامەجان. تێرت خوارد؟ بەرێ. دە باشە. دە ئێستا پێم بێ. ناوت چییە؟ کورە کاچێ مارتان لە چێ دەبێ بتبەمەوە. مارمان؟ ئەگەر بشزانم ناسمەوە. نۆ لەبەر چ؟ لێم دەدەن. چێ لێت دەدا؟ بابم. لاقوتە ئیلا بالله. باشە بابت نۆ لە تو دەدا. پێم دەڵێن زانیە شێتی لەوێتر شێتی. پێم دەڵێن شێتی. باشە زانیار. ئەوە ناویشتم زانیار. زانیار. بەقوڵە. پێم بڵێ مارتان لە چێیە؟ ڕەحمان نازانم. نایت لەگەڵمانە ها بۆ لای خۆت داوە. دێم بابە نەمگوت هێ نایە. دەبایە دوو ڕۆژانیش تاخیری بکەین. ئەخ ناکرێ ئەو بەداڵ بەستە زمانی بەجێبێنین. ناتوانم کاک ئیسماعیل لەبەر دەرگا چاوەڕێمان دەکات. عیبە. یعنی تۆ لەبەر ئەو مناڵە و سەفەرە لە ئێمە تێگەی؟ دایک و باوکم چاوەڕێ مەکەن لەوێن. دەکڕ ئەوە دەبینی وا لەسەر سەفەرێ دەدەڕۆی. دە پێم برێ ئەگە شتێکی دەزانی ماڵی خۆتان پێ دەزانی هەر نای بابتم پێ برێ بزانم نادبەمەوە. نازانم. باشە. ئێستا پێم بڵێ هیچ یان نا ڕەحمان. بەڕاستە یەیت دەستە خێرا کە شتەکانی تۆشم حازر کرۆ با تەخیر دەبی. باش. نایە. بڕۆن ئەو سەفەرەی بەتەنیا بکەن. ئاوا یعنی نایت ها؟ نەخێر. لەبەر خاتری مناڵ ئێستا لە مناڵەکەی خۆت بشێنە دەستت خۆش بێت. دە ئەو ماڵە هەر با بۆ خۆت و بەو شێتە بێت. وەرە کچم. ماما بەجێم نایەلی. قەت دڵنیا بە بەجێت ناوە. هەتا وەکو بە ساحێبت نەکەم. خانەوادەکەت نەدۆش بۆ بەجێت ناهێ. ماما تو زۆر نەرمنیان لەگەرم. دڵنیا بە کوڕەکەت بەتەنیا بەجێت ناهێ. ئیدی لەو ڕۆژەوەی کە هاوسەرەکەی مامۆستا ڕەحمانی بەجێهێشت مامۆستا ڕەحمان تەنها منی مایەوە بوو بە مامۆستام بوو بە ڕێبەرم فێرە شتی چاکی لەکردم فێرە ئەسلوبی چاکی لەکردم هەرچەندە من زۆر خراپ و هاروهاج بووم بەڵام ئەو کۆڵی لەگەڵ من نەدەدا بەڕاستی مامۆستا ڕەحمان زۆر بەتەحەموول بوو لەگەڵ من تەنانەت باوکی خۆشم تەحەمولی نەکردم بەڵام مامۆستا ڕەحمان تەحەمولی کردم و کردم بەو پیاوەی ئێستا نەکەی زانیار کوڕی خۆم ئەو بەتەمای لەسەر دیوارێ بنووسی نەکەی کوڕی خۆم نەکەی وەرە دانیشە وەرە ئارام بە کوڕی خۆم ئارام بە وەرە دانیشە وەرە زانیار حەزت لە نووسین ها؟ با ئێدەوە برێ کوڕی خۆم ئەمە گەشت بنووسین ناوی لەسەر دیوار بنووسین ئێستا ئەم دەفتەرەکە لۆ دەینەم بە ئارەزووی خۆت بەکەی خۆت حەزت لە چێ بینووسە باشە؟ دەفتەر؟ دەفتەر ئەوم دێ جەنابی بەڕێوەبەر مامۆستا ڕەحمان بەبێ دوودڵی بڕیاریدا بڕیارەکەی قورس بوو ئاخرە لە پێناوی مرۆڤایەتی منی هەڵبژارد بڕیاریدا بە ڕاهێنانی سروشتی من چاک بکاتەوە کارۆم بنووسە نازانم لەوە چ نازانی؟ چکە لە پۆلی یەکەمنیان دەرکرد جۆمەدە کوڕی خۆم جۆمەدە بڕوا بکە لەمە باش هەموو پیتەکان و ژمارەکانت فێر دەکەم دەبی زۆر بە جوانی فێرە نووسین و خوێندنەوەبی باشە؟ باش دە لەگەڵەوە ئێستا پیتەکەت فێر دەکەم ئەوە بڵێ خەتە چیڕا لە چێشین ئافرین ڕۆژانە وانەی ژیانی فێر دەکردم ڕۆژانای بردم بۆ شوێنی خۆش فێری ڕەفتاری جوانی دەکردم زانیار کوڕی خۆم زانیار هەستە کوڕم بەسە درەنگە هەستە کوڕم هەستە لێرە ئیسلاحەتت کرد کوڕم
تو نابی لەمە پاش لە کەس بدەی باشە؟ ئەغا مەخەوم دێ نا لەمە پاش نووسن نییە شەوان دەبی زوو بنووی سوێنانی زوو هەستی باشە؟ ئێستا کەش دەمەیە بت بەمە شوێنێکی زۆر خۆش هەموو جێگەی یاریکردنە باشە؟ زبسم لە کڕی نا کوڕۆم جبت زۆر خراپە لەمە پاش دەبی ئەتو خواردنی زۆر تەندروست بخۆی کێکی خۆش لۆرەکڕن مۆتە لۆرەکڕن دەهستە کوڕی خۆم هەستە باشە؟ هەی ئافرین زانیار وەڵا قشتە زانیار وەرە باوکم زانیار فێری نووسین و وێنەکێشانی دەکردم باشە ئەو ڕۆژەی فێرەخانیکردنم کرد گوتم خانی دروستکردن بەو زۆری نوێ بزانم لە بیرت مایە دیارەکە ئافرین ئەوجا هەر گوڵە چیش دەبێ ڕەنگی وەنیا چکە گوڵ هەموو زۆرە ڕەنگە چیە هەموو یەک ڕەنگ نینە چەند ڕەنگمان هەیە؟ سۆر زەر شین ئافرین قاوەیی مۆر تەوە فێری کردم کە تووڕە بووم هەتا دەبژمێرم لە کاتی تووڕەییدا تاقیم دەکردەوە چەکەی ڕاست بوو تووڕەبوونم نەدەما ژانی ڕێک خستم 15 ساڵم من شەوان زوو دەخەوم و بەیانیانی زوو هەڵدەستم من پێشتر هەبوو دەرمانم دەخوارد بەڵام مامۆستا ڕەحمان بەبێ دەرمان منی چاک کردەوە منی کردە مرۆڤێکی تر ئیتر بە درێژایی تەمانم لەگەڵم بەردەوام بوو تا گەورە بووم و بوومە پیاوێکی سەرکەوتوو بۆ کۆمەلگا باش بە ئەوانەوە خۆی لێ بکەینەوە یاڵا ئەو جارەیان 1 2 3 کۆ 1 2 3 دەکات چەند بە ژمارە باش ڕاستێ بە ڕەنجی کەچک وەڵام دەوە 3 کۆ 3 1 2 3 4 5 6 ئافرین ڕۆژ بە ڕۆژ هەست دەکەم بەرەو پێش دەچی ئەگە وها بڕوا لە ماوەکی زۆر کەم فێرە نووسین و خوێندنەوە بیرکاریش دەبی ژمارەکان زۆر جوان کۆ دەکەی